بازارەکانی قەزای سۆران قەرەباڵغن، هاوڵاتیان هاتوون وەکو نەریتی ساڵانەیان ئامادەکاری بۆ جەژنی قوربانی پیرۆز دەکەن. لای گەلی کورد هەمیشە جەژن و بۆنە ئیسلامیەکان بایەخی تایبەتیان هەیە و ڕێوڕەسمی کۆمەڵایەتی گەورەیان بۆ ساز دەدرێت. ئەگەرچی دۆخی دارایی هەرێمی کوردستان تا ئێستاش ناجێگیرە و بێ بازاڕی و قەیرانی موچە گیرفانی هاوڵاتیانی خاڵی کردووە، بەڵام ئەمە خەڵکی لە گرنگیدان بە جەژن و بۆنە ئاینیەکان سار نەکردوتەوە. دیارە جەژنی قوربان بۆنێکی ئاینی موسڵمانانە و موسڵمانەکانیش پێوە بابند دەبن. سوپاس بەخوا کەمە خاوەنی دوو جەژنین، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی پیرۆز کە بە پیرۆستترین بۆنە ئاینیەکانی موسڵمانان دادەندرێتن و دڵی موسڵمانی پابندە بە جێژنەکان، پابندە بە مناسکە ئاینیەکان، دڵیان خۆشە، عن حەزی لێیە ئەگەر هیچ شتێکیش سەردانی نەکرێت، هیچ کەسێک سەردانی نەکا خۆ ئامادەکاری هەبێتن لە جێژنەی. ملەتی کورد تێبووە هەر کابراایکی خوایی بووە و قوربانیان کردی و جێژنانی خۆشان بەکارهێنا و برادەراتیاف و برایەتی خۆشان بەکارهێنا، سەرێدا ناخۆشەکەن. بازار ئەو جەژنی لەسا جەژنانی تر باشترە، خاز جەژنی ڕەمەزان جەژنی پێشتر چونکە کەرەنتینە نەمایە، خەڵکە زیاتر دەدەستن. چارسەندە کەمە نرخیش بەرز بیتەوە، بەس بەو شێوەی نییە تاسی لە بازارەکە بکە. باشە بازارمان باشە ساڵ. بەێ خەرک ینی بەڕاستی ینی ئیتیمان بە بۆنیانەکانەدان تایبەتی جژنی قوربانە جژنێکی گەورەی عەزیز و مبارەکە و خەرک پابندە بە بۆنە ئاینیەکان. سەبارەت بە ڕۆڵی لە ناپەیوەندیدارەکان لە کۆنتڕۆلکردنی بازار و جێگیرکردنی نرخ و ڕێگری لە خستنە بازاری خۆراک و کاڵای خراپ، لێژنەی ئابووری سۆران دەڵێت ڕۆژانە چاودێری بازاری خەزاکە دەکەین تا وەکو لە سەروبەندی جەژندا خۆراشی خراپ یاخود ماوە بەسەرچوو ساغ نەکرێتەوە. لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز نزیک بوونەوەی سەردانەکانمان چڕتر کردوتەوە بۆ بازار، کردیتمانە سێ شەفت بەیانیان نێوەڕۆن ئێوارەیان و بە زۆری تەرکیزمان لەسەر هەموو جۆرە خواردنەکان کردەوە ئەوەی بۆ جەژن پێویستن و بڕێکی زۆر دەستمان بەسەر تەرەزات داگرتووە و گەزۆی ئێکسپایر و ماوە بەسەرچوو. ساڵانە لەگەڵ هەردوو جەژنەکەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە جۆش و خرۆشەوە ڕوو لە بازارەکان دەکەن، چ بۆ کڕینی پێداویستی جەژن و چ بۆ قوربانی لە جەژنی قورباندا. ئەم دیاردا کۆمەڵایەتیەش بە بڕوای شارەزایان جوڵەیەکی باش بە بازارەکان دەدات و ئابووری هەزاران خێزان دەبوژێنێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.